ئێمە خۆمان لە شوێنی گەشتیاریمانەیە هەم لە بازارەکانم شوێنە گەشتیاریەکان ئەگەر دیقەت بی لەگەڵ ڕۆژانی پێش شەڕەکان زۆر جیاوازی هەیە. ئێستا ئەمڕۆ حسابکەین ڕۆژی جمعەیە ئەبواە بازارەکە زۆر قەرەباڵغ وایە گەشتیاری زیاتر سەردانی بکردینایە، بەڵام لە چاو ڕۆژانی پێش ئەم دەنگ و باسانە زۆر کاریگەری هەیە و لەلایەنی بازار و بوژانەوە و گەشتیارەوە زۆر فەرقی کردووە. هەرشتی وایە نەبووە سەمن خۆم پاسم بەدەست کوڕەکەی شەکە لانان بە 2 نەفر و 3 نەفر ڕوات و بە مەتاڵیێتەوە هەرڵێن بشکم تۆزە وەزەکە باش بێ کەچ وەزەک خۆی وایە. ئەگەر هەر بەم شێوەیە بەردەوام بێت کاریگەریەکی گەورەیە بێ لەسەر ژیانی بەردەوامێ ناچار چۆڵێگەنیشین بەرەو خۆشین ڕوو بە شار ئەچینە شار چار نییە هەرچۆنەوێ لێ چوار علاگەش بەفرۆشی بژێوی ژیان دەڕوە ئەو مەسەلەکەیە ئەستا 2-3 ڕۆژە نە عەرەبیەت و نە کوردی لای خۆشمان هیچیان نایە. ئەمڕۆ هەی نییە و بازارەکە چۆڵە بە بەراورد بە هەفتەکانی ڕابردوو ئەمە کاریگەری ئەم شەڕەیە هەر سێری بازاریە تەسویرێکی بکە زانی بەراورد بە هەفتەی داهات و چه جیاوازیەکەیە ئێستا چۆڵ و هۆڵ و جارانە و گاراجانە پڕ بوو لە پاس و منشای عەرەب ئێستا سیارە خۆمان شتیان لەسەر سنوورەکە وەڵا کەم بووە سە و قەرەباڵغ نییە و وەکو جاران مەعاشویشت نەماوە و ئاوا ئەتر خەڵکیچ کەم بووەتەوە نایێتە بەرەو ژوور وەڵا ئیسێ ئێمەیچ معمەلۆشتمان نەماوە وەکو جاران کاسپیمان نەماوە وەڵا. ئێوە لێرە لەسەر سنوور شتە فرۆشن باڵێ ئارێ وەڵا ڕەبە نارمانەیە و دۆشاوی تومان بووە و مەسەل ئەمە هەنگوینمانەیە و تومانەیە بۆ فرۆش و ئەم جۆرە شتانەسە. شەڕ کاریگەری سیاسی وەکو سیاسی و شەڕ و ڕاکردنەوە شتانە لێرە کاریگەریەکی وای نەبووە، بەڵام وەکو بازارمان زۆر کەس بووە. دوو هۆکارەیەکیان بێ مەعاشەکەی و یەکیان ئەم شەڕەیە کاریگەریە بۆ لەسەر بازاری بیارە. ئەگەر بەم شێوازە بەردەوام بێ کاریگەریەکی زیاتری شەبێ وڵڵای دەیتر حتممە ئەگەر وا بێ خۆ گەشتیارێت تێرە بە سەرمانە تەیارە و لەو سەرەوە ساروخ ئەی هەر کاریگەریە بێرەوەڵە.